what they've learned. Elizabeth Lee, VOA News, Los Angeles. سلاف و ڕێز و بەخێر هاتن کورد کۆنەکشن ji dengê Amerîka. Li Washington ha heştî spêdeya roja yekşemê Kurd Connection li ser platformên dengê Amerîka û satelayta NRT tê weşandin. Bi hêviya demên xweş ji min û hêr û zengene. لە بەرنامەکانی ئەمڕۆماندا تیشک دەخینە سەر بەردەوامی خۆپیشاندانەکان لەناو ئێران و لە دەرەوەی ئێران. کاردانەوەکانی جیهان بە تایبەتی ئەمریکا لەسەر ئەو خۆپیشاندانانە. و تندوتیژیên xwepîşandanên sêm salvegera nerazîbûnên teşrîn li Bexdayê bi çi geştiye em ê awirekê li wan pêşhata bidin. خۆپیشاندانەکانی خوێندکاران لە تاران و شارەکانی تری ئێران دژ بە سەرکوتکردنی دەنگی ناڕزایەتی بەرامبەر بە مەرگی ژینە ئەمینی بەردەوامە. شەپۆلێکی توندوتیژی سەر شەقام ئێرانی هەژاندووە لە وەتای مەرگی ئەو کچە کووردە تەمەن 22 ساڵانەی کە لەلایەن پۆلیسی ڕەوشت یان گەشتی ئیرشادی ئێرانەوە دەستگیر کرابوو گوایە بەهۆی ڕەچاونەکردنی یاسای حیجابی زۆرە ملێ. نزیکەی 2 هەفتەیە خۆپیشاندان ڕۆژانە بەڕێوە دەچێت سەرڕای ئەوەی سەرکوتکردنێکی کوشندەی خۆپیشاندەران بەردەوامە و گروپەکانی مافەکانی مرۆڤیش دەڵێن هەتا ئێستا زیاتر لە 85 کەس کوژراون. ژن، ژیان، ئازادی و مەرگ بۆ دیکتاتۆر دروشمی خۆپیشاندەرانە لە زۆربەی شوێنەکانی ئێراندا. Di êrişa çekdarên cudahîxwaz de li ser bingehekî polîsan li bajarê Zahîdanê başûrê Rojhilata Îranê 19 kes hatine kuştin, 4 jwane endamên nûbedarên şoreşa İslamiya Îranê bûne. Ajansa Peyamên Dewletê Îrana ragihand ku çekdarên êrişa roja Eynî xwe di nav nivêjkerên mizgeftekan nêzik de veşartibû. Êrna jê zarê fermandarê parêzgarê yan parêzgehê Hussein Muderrisî radgehîne dema گوتی 19 کەس هاتنە کوشتن. ئاژانسên نوچەیان dibêjin sîhûdûn û bedarên şoreşa İslamî û hêzên pesî jî birîndar bûne. Nehatiye zanîn ke eger wê êrişê peywendî heye bi nerazîbûnên seranserî welatî li dijî hikûmeta Îranê ji ber kuştina Jîna Emînî. Berî niha jî cudahîxwazên Bilûc li Sîstan û Bilûcistanê êriş kirine ser hêzên ewlehiya hikûmetê di herêmên sersûnûrên Efganistan û Pakistanê da. Êrina nasnameya hinek ji kuştiyan diyar kiriye. Yek ji wan jî qomandarekê nûbedarên şoreşa İslamiya Îranê ye. هەروەکو ئاماژەمان پێکرد لە زۆربەی شار و شارچکەکانی ئێران خۆپیشاندان بەردەوامە و بەپێی سەرچاوە ناوخۆیەکان هەوڵێکی زۆریش دەدرێت بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران. دەچینە لای هاوکارمان فەرهاد فەلاحی بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو خۆپیشاندانانی ناو ئێران. فەرهاد، زانیاری نوێ لە ناو ئێرانەوە چی هەیە ئەمڕۆ؟ هێرۆم کاتان باش هەروە کە باستان کرد لە دەستپێکەوە ئەوەی کە تا ئێستا بەدەستمان گەیشتووە ئەمڕۆ یەکشەمە تا ئێستا کە من لەم پەخشە ڕاستەوخۆ لەگەڵتانام لە ناوچە جیاجیەکان لە شارە جیاجیەکان لە ئێرانە خۆپێشاندانەکان بەردەوامن دەستیان پێکردووەتەوە لەسەر لە بەیانی ئەمڕۆوە بە کاتی ناوخۆی ئێران بە شەهرە گرنگەکان زانکۆکانن لە ئێرانە هێرۆ لە 12 زانکۆ هەتا ئێستا لە ئێرانە لە ناویانە زانکۆی تاران، زانکۆی سنە، زانکۆی شیراز، زانکۆی مەشەد، زانکۆی ئەسفەهان و تەورێز خۆپێشاندانەکان لەلایەن خوێندکاران زانکۆ دەستی پێ کردووە. خوێندکاران مانگرتنیان ڕاگەیاندووە لە هەموو بەشەکانی زانکۆکان و دەستیان داوەتە خۆپێشاندان و دروشم دەڵێنەوە یەکێک لەو دروشمانە دروشمی بەردەوامی ژن ژیان ئازادی بووە، هەروە دروشمەکانی تر کە ڕاستەوخۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران دەگرنە بەر لەوانەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەی هێرۆ ئەمە لە ئێستاداوە بە پێ دوایین زانیاریەکان کە لە تارانەوە بەدەستمان دەگەن لە تاران خۆپێشاندانەکان دەستیان پێ کردووەتەوە لە شەقامەت جیاجیەکانی تاراندا خۆپێشاندانی بربەڵاو هەیە و بەردەوامیان خۆپێشاندانانە هێرۆ دەیسەلمێنێت کە خۆپێشاندەران لە ئێران بەم زوویانە شەقامەکان چۆڵ ناکەن. بەڵێ فەرهاد، ڕەوشی ناوچە کوردیەکانی ئێران چۆنە؟
بەڵێ هێرۆ هەروە کە ئاگادارن لە دوێنێ ڕۆژی شەممە و پاش ئەوەی کە هێرشی موشکی و فڕۆکەی بێفڕۆکەوان کرایە سەر بنگەوبارەکانی پارتە ئۆپۆزیسیۆنەکانی کوردی ئێران ئەو پارتانە هەر یەک لای خۆیانەوە لە کۆمەڵ ڕایان گەیاند کە ڕۆژی شەمە ببێتە ڕۆژی مانگرتنی گشتی لە هەرێمە کوردیەکان بە گشتی ئەتوانم بڵێم لە هەرێمە کوردیەکان دوێنێ مانگرتن بەڕێوە چوو لەوانەیە ئەتوانم ئاماژە بە شاری سنە مەریوان بانە و هەروە ورمێ بۆکان نەغەدە پیرانشار شنۆ و ڕوانسەر و کرماشان بکەم لە هەرێمە کوردیەکاندا کە ئەومان گرتنانە بەڕێوە چوو پاشان خۆپێشاندان لەو شارانە دەستی پێ کرد بە گوێرەی دوایین زانیاریەکان کە لە بەردەستن دوێنێ لە شاری مەریوان بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان گەنجێکی ئەو شارە بە ناوی مختاری ئەحمەدی گیانی سپاردووە و هەر دوێنێ شەویش هێزەکانی سپای پاسداران بە بەشداری ڕێژەیەکی کەم لە بناماڵەی ناوبرا و تەرمەکەیان شەوانە بە خاک سپاردووە بۆ ئەوەی کە تەنانەت ڕێوڕسمی سەرخۆشی کوژراوانی خۆپێشاندانەکانیش نەبێتە خۆپێشاندان و ناڕەزایەتی دژ بە کۆماری ئیسلامی ئێران ئەوەی کە ئیزانین هێرۆ دوێنێ لە زۆربەی هەرێمە کوردیەکان خۆپێشاندان بەڕێوە چوە ڕێژەیەکی زۆر دەست بەسەر کراون لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە هێرۆ لەم خۆپێشاندانانەی کە بە بەربڵاوترین خۆپێشاندان لە ماوەی 43 ساڵەی تەمەنی کۆماری ئیسلامیدا دادەنرێت خۆپێشاندانەکان ئێستا ئاراستەی زیاتریان بەخۆیانەوە گرتووە پێشتر هەر ئێواران بوو کە خەڵک داهاتنە دەرسەر شەقامەکان و خۆپێشاندانیان دەکرد بەڵام لە کۆتایی هەفتەی ڕابردووە ئەبینین کە خۆپێشاندانەکان ڕۆژانە تەنانەت نیوەڕۆ لە ناوچە جیاکانی هەرێمە کوردیەکان و هەروە ناوچەکانی دیکە ئێران بەڕێوە دەچێت هێرۆ بەڵێ فەرهادەر وەکو دەزانین کە گەیاندنی زانیاریەکانیش بە دەرەوەی ئێران زۆر سەخت بووە هەر لە سەرەتای دەستپێکی خۆپشاندانەکانەوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش دەڵێن بەلایانی کەمە تاکو ئێستا 85 کەس لە سەرکوتکاریەکانی دژ بە خۆپشاندەراندا گیانیان لەدەستداوە. زۆر سوپاس فەرهاد فەلاحی. سوپاس بۆ ئێوەش. وەکو دەبینن و دەبیهیسن دۆ شەموێژی لە چەندین باژارن کوردان لە سنە مەهابادێ بۆکان سەقز مەریوان کەرماشان و بانەژی نەڕازی بوون هاتنەکردن ژێ چەند وان باژاران ڤیدیۆیەن وان خۆپیشاندانان گەهاندنەمە. لەسەر یەک خۆپشاندان لە تارانی پایتەخت بەردەوام بوو. با پێکەوە چەند دیمەنێکی ئەو خۆپشاندانانە ببینین. لە باژارێ مەشهەدی ڕۆژهەڵاتە ئیرانیژی دووشەمبێ نەڕازی بوون لە دژی حکومەتی هەر بەردەوام بوون. مشهد 9 مهر سیاد شیرازی. ئەمەش بەشێکە لە خۆپشاندانەکەی ڕۆژی شەمە لە شاری ڕەشت. 9 مهر جمالزاده نصرت. 9 مهر
لە بەندەرعەباس باژەڕی بەندەری سەرکەنداویژی خۆپیشاندان لە دژی حکومەتە تەهرانی دیسان دەهاتن کردن. هاوکاتی خۆپیشاندانەکانی سەرانسەری جیهان دژ بە ڕژێمی ئێران لە واشنگتنیش خۆپیشاندان بەڕێوەچوو. ئەم جارەیان کوردەکان و فارسەکان سەرباری ئەوەی کە بە جیاجیا گرتبوونەوەیان سازدا بوو پاشان لە دووبان سەرکڵی واشنگتن یەکیان گرت و پێکەوە ناڕەزایەتەکانیان دەربڕی. یەحیا بەرزنجی ئەم ڕاپۆرتەی ئامادە کردووە. هاوتای زۆر هاوڵاتی تری ئێران ئەم کوڕە کوردەش بەشێک لە ئامادەسازی خۆپیشاندانەکەی بەردەم کۆشکی سپی کوردانی ئێرانی گرتوۆتە ئەستۆ وەک زەمەنێکی پڕ لە هیوا بۆ ئێرانیەکان ئەویش پەرۆشە بۆ بەشداری بوون. بێگومان هەمومان دەزانین هۆی وەی کە تا ئێستا ئەو خەباتە ئەم ڕاپەڕینانە کە لە پێشتر بەڕێوە چوە بە ئاکام نەگەیشتۆ یەک هۆی سەرەکی هەبووە یەک نەگرتن یەک نەگرتووی. هەر کات کوردستان دەستی داوە بەمانگرتن و خەبات پێیان کوتین ئەوانە جیای خوازن تەجزیە تەڵەبن. هەر کات لە تاران یا لە شوێنەکانی دیکە بۆ ئێمە کوردیش زۆر جار کوتومانە ئەوانە خۆ دەردی ئێمە باس ناکەن ئەوانە ئەگەیان لە کۆڵبەری ئێمەنیە لە ژیانی ئێمەنیە. ئەو جارە هەواهەنگێک و هاودەردێکی لەناو هەموو گەلانی ئێران هەموو ئاینەکان هەموو ڕەگەزەکان و نژادەکان و هەموو حیزبە سیاسەکاندا هەیە. ئەویش مەسەلەی مەحسا یا ژینای کوردستانە. دەڤەری واشنگتن بەردەم کۆشکی سپی خۆپیشاندانی کوردان لە نزیک ئەویشەوە لە دووپانستی کۆبوونەوەی فارسەکان ڕۆژێکی پڕ جوم و جۆڵ لە واشنگتنی پایتەختی ئەمریکا نەک تەنها ئێرانیەکان بۆ خەڵکی دیکەش. بۆ هێنانە ئارای دادوەری بۆ کوژانە ژێران ئەمینی و هەموو ئەو کوردانەی تر کە بەدەستی ڕژێمی ئیران کوژراون لەگەڵ خێزانەکەم و هاوڕێ کوردەکانم هاتوین لێرەدا کۆبوونەتەوە لە دژی ڕژێمی ئیران. I'm here today because I am a young Kurdish American. من کچێکی کوردی ئەمریکاییم ژینا کچی شارەکەم بووە سەقس بۆ ئەوە لێرەم کە دەنگی میلەتەکەم بم. خەڵکەکەمان ساڵەهای ساڵە خەبات دەکەن. ئێستا کاتیەوە هاتووە دەنگ هەڵبەڕین ئەگەر ئێمە نەیکەین کێ بۆمان بکات. ئەمە ئەوڕۆکانە لێرە خەربوونەتەوە کوردانی دەوروبەری واشنگتن بۆ پشتیوانی لە ژینا ئەمینی بۆ پشتیوانی لە هەموو ژنەکانی کورد. ڕەنگی سوور و شۆڕشی ئەو سەرهەڵدانە ینی سەرهەڵدانێکی بێنمونە بوو. هەموو فارس کورد بەلوچ هەموو پێکەوە بێ فەرقی جودایی ناوچەگەرایی ملیەتگەرایی هەمووی بەشدار بوون. جماعات خەڵکی دەرێ هەموو کەس بزانن حەز بکەن شعور بکەن ئەوە کچەوە بیت ئەوە خوشکەوە بیت ئەوە دایکەوە بیت ئەوە ئیرۆ هاتە سەرێ ماڵە بابێ مەحسای بێتە سەرێ بەوادێک چەند ئەحساسێکە بیت. ڕەنگە جێگەی پرسیار بوو بێت لەنێو خۆی ئێران ناڕەزایەتەکان یەک ڕەنگی سەرتاسەری گرتووە کەچی لە تاواگەوە نەبوو. ئەمڕۆ لە واشنگتنیش دوای ئەو پەیامە کەوت بوو. ئەمە بزاوتێکی نیشتیمانی لە ئێران ڕوودەدات. لەم کاتەدا کە من لەگەڵ تۆ دەدوێم ڕژێمی ئێران لەسەر شەقامەکان خەڵکی سیڤیل دەکوژێت. ئەم کۆبوونە جەماوەری ئەمڕۆ هەموو نەتەوەکانی تیادایە کورد و فارس و بلوچەکان و پارتە جیاوازەکان و ئێمە بۆ خۆمان کەسانی سربەخۆین. هەرزوو خۆپیشاندانەکانی نێوخۆی ئێران پەیامی یەکگرتووی خۆیان ڤاگەیان ئەوەی ئەمڕۆژ لە دووپانستیکی واشنگتن دەیبینی بەشداری هەمە چەشنە و ئاڵا و ڕەنگی جیاجا بەڵام هاوخەمن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. ئیرانیان دیاسپۆرا و پشتەوانên wan li seranserî cîhanê hevsûziya ji wan re diyar dikin û bi wan re jî beşdarî xwepêşandanan dibin. Li gora Komeleya Dadwerî û Mafê Mirovan ya Îranê doh şemiyê xwepêşandanên piştevanan piştevaniyê li 159 bajarên cîhanê hatine kirin ji Auckland ê New Zealandê, heya New Yorkê li Amerîka, Seoul û Zürixê Swîsrayê, Îranî û hevsôz
زینوان دروشمین دژی ڕژێما کۆمارە ئیسلامیە ئیرانی بلندکردن. ji demê derketina wan nerazîbûnan berî 16 rojan li dijî rejîma Îranê ji ber kuştina Jîna Emînî dengên piştevaniyê li gelê Îranê li ser astî cîhanê bilind dibin. Balên Salih pêdaçûn bi hinek wan reaksiyona dekiriya balên dem baş kardaneweyî fermî li Amerîka çûne û çûn dibîsîn. هەتا ئێستش کاردانەوەی فەرمی هەیە لەسەر ئاستی بڵین پۆستکردن لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەری یاخۆ ڕاگەیەنراوی تایبەتی لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا پەیامنێران بە تایبەتی لە پرس کۆنفرانسەکانی وەزارەتی دەرەوەدا بەردەوام پرسیاری خۆیان دەکەن وەزارەتی دەرەوەش بە فەرمی وەڵامیان دەداتەوە. یەکێ لەو شتانی کە جێی سەرنجە ئەوەیە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ وەزارەتی خەزێنەی ئەمریکا بەردەوامە لە هەوڵەکانی خۆی بۆ دابینکردنی تۆڕەکانی ئینتەرنێت لە ڕێی مانگی دەستکردەوە بۆ هاوڵاتیانی ئێرانی چکەوەکو دەزانی دەخیل کۆماری ئیسلامی ئێران هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەم شەپۆلی ناڕۆزاییەوە تەواوی تۆڕەکانی ئینتەرنێتی لە وڵاتەکەدا بڕیوە و ڕێگە نادا. هەر بۆیە وەزارەتی خەزانەی ئەمریکا کار لەسەر ئەوە دەکا و پێش دەچێ هەنگاوی بەرەو پێش نرابێ. یەکێ لە کاردانەوەکانی تر ئەوەی لندا تۆمەس گرینفیلد باڵێزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان بوو کە لە لێدوانێکیدا بۆ پەیامنێران ئاماژەی بەوە کرد کوژرانی ژینا ئەمینی ئاستی دڕندایەتی ڕژێمی ئێران نیشان دەدا هەروەها ئاستی ئەوەش پیشانەدا کە ئەم ڕژێمەی کۆماری ئیسلامی ئێران هەرگیز دوودڵ نابێت لە سەرکوتکردنی هاوڵاتیانی خۆی. بێلەوەش مارکۆ ڕۆبیۆ سیناتۆر مارکۆ ڕۆبیۆ کە کاندید بوو پێشتر بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا لە گلەی و گازەندەیەکدا لە نەتەوە یەکگرتووەکان دەڵێ نەتەوە یەکگرتووەکان سەکۆیەکی دا بە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران تاوەکو درۆکانی خۆی لەوێەوە بڵاو بکاتەوە. ئەڵبەت ئەمە وەک ئاماژەیەک بە وتارەکەی ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی ئێران لە نەتەوە یەکگرتووەکانە. ڕۆبیۆ ئاماژە بەوەش دەکا دەڵێ هەرچیەک بڵێن لە نەتەوە یەکگرتووەکان بێ لە دەرەوەی نەتەوە یەکگرتووەکان بەڵام بە هیچ شێوەیەک ئەو ڕاستیە ون نابێ و هەمیشە ئاشکرایە کە ڕژێمی ئێران چۆن سەر و سەودا لەگەڵ گەلانی خۆیدا دەکات. بەڵێن باشە لەسەر ئاستی ئەوروپایمە چی دەبیسین؟ کاردانەوەی ئەوروپیەکان چۆنە؟ کاردانەوەی ئەوروپیەکانی ژەتا ئێستا توانرێ بگوترێ بە شێوەیەکی ئەرێنیە ئەمانی ژەر بە هەمان شێوە بە تایبەتی وڵاتانی یەکێتی ئەوروپا لەسەر ئاستی وەزارەتەکانی دەرەوە لەسەر ئاستی ڕێکخراوە سیڤیلیەکانی ناوخۆیان و هەروەها لەسەر ئاستی سەرۆکایەتی وڵاتەکانیشیان ئیدانەیەکی تەواوەتی هەموو ڕۆفتارەکانی کۆماری ئیسلامی ئێران دەکەن بە تایبەتیش جەخت لەوە دەکرێتەوە کە کۆماری ئیسلامی ئێران هێزی لە ڕاددە بە دەری بەکارهێناوە بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەرانی ئێرانی لە ئێستادا کە داوای ئازادی دەکەن. ئەڵبەتە بەلای ئەوروپاییەکانەوە ئەمە بابەتێکی ئێجگار گرنگە چووکە پەیوەستە بە مافەکانی مرۆڤەوە. هەر لەسەر هەمان بابەت لێرە لە ئەمریکاش بۆ نمونە کە دەگوترێ ئەمریکا بەردەوامە لە دانوستانەکانی لەسەر دۆسەی ناوچی ئێران بەڵام لە هەمان کاتیشدا جەختێکی گەورەش دەکرێتەوە لەوەی دۆسەی مافەکانی مرۆڤ تەواو جیاوازە و گەیشتن بە ڕێکوتنی ناوچی بەمانای ئەوە نییە کە چاوپۆشی لە هەموو ئەو پێشێلکاریانە بکرێ کە ئێران بەرامبەر بە مافەکانی مرۆڤ دەیکا. ئەڵبەتە ئەمەش لە ناو ئەوروپاییەکاندا ڕنگدانەوەیەکی گەورەی هەیە هەر بۆیە ینی وەکو دەبینی کاردانەوەکان لەسەر ئاستی شەقامی ئەوروپاییش ئێجگار گەورن. هەتا ئێستاشی لەگەڵدا بێ سەرۆکی فەڕەنسا لەژێر ئەتوانم بڵێم تا ئەندازەیەک لەژێر فشاردایە و ڕای گشتی ناڕزایی خۆی دەردەبڕێ بەرامبەر بە سەرۆکی فەڕەنسا تەنها لەبەر ئەوەی نزیکەی 5 خولەک هاوکاتی کۆبوونەوەی لەگەڵ ئیبراهیم ڕەئیسیە لە نەتەوە یەکگرتووەکان ینی گلەیەکی زۆری لێ دەکرێت. ئەوروپاییەکان بەگشتی هەتا ئێستا هەڵوێستێکی ئەرێنیان هەیە. بەڵێن ساڵح حەفکار ڕاستەخۆ بمەڕە بووگەڵکی سوپاس بۆ تۆ. هاوکاتی خۆپشاندانەکانی دژ بە ئێران بۆ ناڕزایەتی دەربڕین لە مەرگی ژینا ئەمینی لە سەرانسەری جیهان لە ئۆسلۆی پایتەختی نەرویجیش خۆپشاندان بەڕێوە چوو
و پاشان پێکدادان لە بەردەم باڵێۆزخانەی ئێران لەو شارەدا ڕوویدا و پۆلیس ژمارەیەک کەسی دەستگیر کرد. ئالان خاست چالاکی سیاسی یەکێک بوو لەو کەسانەی لەوێ ئامادە بوو و دەستگیریش کرابوو. کاگەلان سپاس بۆ کاتەکەت. دەکرێت سەرەتا باسێکی ئەو خۆپیشاندانەمان بۆ بکەیت کە چۆن بڕیاردرا بچنە بەردەم باڵێۆزخانەی ئێران و لەوێ چۆن توندوتیژەکان دروست بوو. سپاس بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی بەڕێز. ئەو خۆپیشاندانە لەلایەن تقریبان 120 کەسێکی خۆبەخش و خۆبەخشی کورد و هەتا ئێمە کەسانی نۆروێژی و پارسیشمان لەگەڵ بوو. ئەو خۆپیشاندانە ئەنجام درا، خۆپیشاندانێک بوو کە بەرنامەڕەزی نەکرا بوو، هیچ حیزب و ڕێکخراوێکی لە پشت نەبوو. لە کاتی خۆپیشاندانەکەدا کە ئێمە تقریبان سەعاتێک و نیو بوو خۆپیشاندانەکە بەردەوام بوو لە بەردەم جاسوسخانەی کوماری ئیسلامی ئێران. کەسانی سەر بە کوماری ئیسلامی لە نێو سفارەتەوە هەوڵی فیلمگرتنی خۆپیشاندەرانیان دەدا بۆ بەرحاڵ شناساییکردنی ئەو کەسانە. هەروەها دەبینرا کە بێڕێزیش دەکەن، بۆیە خۆپیشاندەران دەستیان کرد بووە هێرش بردن بۆ سەر باڵیۆزی بۆ سەر سەفارەتی کوماری ئیسلامی لە نۆروێژ و بەخۆشیەوە کەسان برینداریان بە شێوەیەکی وا بریندار نەبوون. پۆلیسێکی یەکجار زۆر ڕژانە شەقامەکان بۆ ئەوەی کە کۆنتترۆڵی خۆپیشاندانەکە بکەن. خۆپیشاندانەکە بەرحاڵە بە شێوەیەکی مەدەنی دواتر بەڕێوە چوو. پۆلیس پێی وابوو کە ئەو هێرشێکە کراوە بەرحاڵ نەدەبوو کرابە، بۆیە نزیکەی 100 کەس دەستگیر کران. بەڵێ کاگالان دەمێت بزانم بۆ ئەنجامدانی ئەو خۆپیشاندانە لە بەردەم باڵێۆزخانەی ئێران مۆڵەتی خۆپیشاندان وەرگیرا بوو؟ بۆ خۆپیشاندانی لەو چەشنە پێویست بە مۆڵەت ناکات، چونکە پۆلیس لەوێ بوو بۆ خۆی لە سەرەتای خۆپیشاندانەکەدا پۆلیس لەوێ بوو ئاگداری بابەتەکە هەبوون کە خۆپیشاندان بەڕێوە دەچێت. بەڵێ کاگالان کاتێک کە دەستگیر کران ئێوە پاشان چۆن ئازاد کران؟ ئایا هیچ با بڵێن داواتان لێکرا کە خۆپیشاندان نەکەنەوە یا بە شتێکی بەو جۆرە ئازاد کرابێتن؟ ئەوەی گرینگە ئەوانەی کە لە خۆپیشاندانە نەبوون هەمویان پاڵپشتی شۆڕشێک کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران هاتۆتە ئاراوە دەکەن، بۆیە ڕنگ بێ ڕەوانە بێ داوایەکی بەو شێوەیە لە خەڵکیی ئاوا بکرێ. بەڵا بە پێی قانونی نۆروێژ تا 48 ساعتێک نەدەکرا، ئەنی قانون ڕێگە پێنادا تا 300 مترێک لەو معوەتەیە نزیک بیتەوە. بەڵام خۆپیشاندانەکان بێگومان هەر بەردەوام دەبن هەتا وەکو شۆڕشی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بۆ ڕزگاری لە دەستی ئەو سیستمە دیکتاتۆری و دواکەوتویە سەردەکەوێت. خۆپیشاندانەکان بێگومان بەردەوام دەبن و هەتاکو ڕزگاری کوردستان وەدی دێت و ڕزگاری نەتەوەکانی دیکەی ئێران وەدی دێت، خۆپیشاندانە بێگومان بەردەوام دەبن. بەڵێ کاگالان دەزانین پێشتریش بێگومان بۆ ناڕزایی دەربڕین بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران لە زۆربەی وڵاتانی ئەوروپاش خۆپیشاندان کراوە بۆ پشتیوانیکردن لە خۆپیشاندەرانی ناو ئێران. بەڵام دەمەوێت بزانم ئەم جاریان جیاوازی چی بوو لەو خۆپیشاندانەی کە جەنابەت خۆت بەشداری تیا کردبوو؟ گرنگی ئەو خۆپیشاندانە لە ڕوانگەی منەوە وەکو کەسێک کە لەو خۆپیشاندانەدا بووم ئەوە بوو کە ڕۆژی پێشتری کۆماری ئیسلامی هێرشێکی زۆر توندڕەوانە و تیرۆریستی کرد بۆ سەر خەڵکی سیڤیل و بێتاوانی کوردی ڕۆژهەڵات لە کە دانیشتووی باشووری کوردستانن، بۆ سەر بنکە و بارەگای حیزبە سیاسیەکان کە شوێنی سیڤیلن، بۆ سەر مەدرسەی منداڵان کە ئێمە بینیمان منداڵ لە بینی ئەو شەهیدانەدا هەبوو، ژنی لەناو ئەو شەهیدانەدا هەبوو. بەرحاڵ کەسانی سیڤیل زۆر بوون لە نێو ئەو شەهیدانەدا. ئەوە وای کرد کە ڕق و تووڕێیی بەرحاڵ خۆپیشاندەران زیاتر بێت و لە هەر شوێنێک کۆماری ئیسلامی زەربەیەک لە کورد بدات ئێمە لە هەموو سەنگەرێکەوە جوابی دەدەینەوە، لە هەموو سەنگەرێکەوە جوابی وەردەگرێتەوە. ئێمە وەکو تاکی کورد. بەڵێ کاگالان دەمەوێت بزانم جەنابەت کە خۆت ئێستا لە نەرویجی هەڵوێستی کاربەدەستانی نەرویجی لەسەر ئەم خۆپیشاندانانی کە ئێستا لە ئێراندا بەڕێوە دەچێت چییە؟ بەڵێ وەزیری دەرەوەی نۆروێژ بۆ نمونە بەڕێز ئانیکن هوتڤێلت هەر لە سەرەتای خۆپیشاندانەکاندا پشتیوانی خۆی لەو حرەکەتە دەربڕیوە
سەرۆکی پارلەمان هەروەها بەرزتەرەخانی ئەویش هەر پشتیوانی خۆ دەربڕیەوە کە ئەو خۆپیشاندانانە خۆپیشاندانێکی ڕەوان و دژایەتی ئەوەش دەکەن کە جمهوری ئیسلامی بە شێوەیەکی بەربڵاو و بێڕحمانە سەرکوتی خۆپیشاندەران دەکات و بەو شێوە بێبەزەیانە خەڵکی شەهید دەکات. بۆ نمونە ئێمە هەر لە دوێنێ لە بلوچستان بینیمان بە هەلیکۆپتەر خەڵکی سیویل لەدەنە بەردەستڕێژی گولە کە نزلانی کەم تا ئێستا لە دوێنێەوە بە ئەو ڕۆژەوە 70 کەس شەهید بوون بەداخەوە لە هاونیشتمانیانی بلوچستان. ئەوەی کە ئێمە گرینگە ئەو من وەکو تاکێکی گوت لێرە پێم خۆشە بیڵێم یەکێتی و هاوپەیوەندی ئێمەیە. ئەمن لێرە وەکو کوردێک دەڵم بژی کوردستان یاسەشن ئازەربایجان درود بەر مردمێ دلێرە بلوچستان. ئێمە پێکەوەین پێکەوە ئەو شۆڕشە سەردەخەین پێکەوەش دەتوانین بە ڕزگاری بگەین ڕزگاری نەتەوەیی. بەڵێ کاک ئالان خاس چالاکی سیاسی لە نەرویج سپاس دەکەین بۆ بەشداریکردنت. سپاس بۆ ئێوەش سپاس. هەزاران کەسیش لە مێلبۆرنی ئوسترالیا خۆپیشاندانیان ئەنجامدا و دروشمی دژ بەڕابەرانی ئێرانیان دەگوتەوە با پێکەوە بڕوانینە چەند دیمەنێکی ئەو خۆپیشاندانە. ئیرانیان و پشتەوانین خوا لە ژاپۆنیژی ناڕازیبوون و خۆپێشاندان کردن لە هەمبەر کوشتنە ژینە ئەمینی. لە ناوجەرگەی لەندەنیش خۆپیشاندانێک بۆ پشتیوانی لە ژنانی ئێران لە ڕۆژی شەمە بەڕێوە چوو. لە باژارێ برۆکسلی بلجیکاژی گەرسەیەک مەزن خۆپیشاندان di navcadeyan dekir ji bo diyarkirina hevsozî û piştevaniya xwe ji gelê Îranê re û nerazîbûnan li hember kuştina jîna Emîniya 22 salan dê girtîgeha polîsên exlaqî da li Îranê. سەدان ئێرانی دوورە وڵاتیش ڕۆژی شەمە لە فەڕەنسا خۆپیشاندانێکیان دژ بە حکوومەتی ئێران ئەنجامدا با پێکەوە چەند دیمەنێکی خۆپیشاندانەش ببینین. Di çandîn bajarên Berlîna paytextê Almanyê de jî doşambûyê xwepêşandanan hevsoziya xwe ji gel û gelê Îranê û xanimên Îranê re nîşan da.
صف سحر با سپاه جنوب سلاح ئێرانەکانی کە لە یۆنانیش دەژین ڕۆژی شەمە لە ئەسینای پایتەختی وڵاتەکە خۆپیشاندانێکیان ئەنجامدا. From Kurdistan to Sistan, blood all over Iran. Iran. صدان ایرانی و هەفسۆزینوان جادن باژارێ ڕۆمای ئیتالیا دو شەمیێ پشتەوانیاخوا نیشاندا ji xwepêşandanên û nerazîbûnên navcadên Îranê re. با ئێستاش چەندیمەنێکی خۆپیشاندانەکەی ئیسپانیا ببینین کە بۆ پشتیوانیکردن لە خۆپیشاندەرانی ناو ئێران ئەنجام درابوو. لە مونتریال و چەندین باژارên دیین کەنەدا هەزاران کەس گوڕبوونە ناوجادان وەک ناڕازیبوونێ لە هەمبەرکارên ڕژێما کۆمارە ئیسلامیە ئیرانê و بەتایبەت jî kuştina Jîna Emînî. Dehan hezar Îranî û Kenediyên piştevanên wan yên ku azadîxwaz û çalekvanên mafê mirovan ketine nav cadên Vancouver, Toronto û Ottawa ya paytext û çendîn bajarên diyên Kenedî jî. لە ئەمریکاش جگە لە واشنگتن لە چەندین شاری گەورەی تریش خۆپیشاندانی ناڕزایی دژ بە کۆماری ئیسلامی ئێران بەڕێوە چوو لە ناویاندا نیویۆرک، شیکاگۆ، لاس ئەنجلس و سان فرانسیسکۆش. ببین اینجا سپاه کارگردان هاست. اگر شیری حریف وەزارەتە بەڕەوانیا تورکیا دەبێژە هێزên wê کۆمەکە 23 ئەندامên Partiya Karkerên Kurdistanê PKK kirine armanca êrişeka firokan di bakurê Iraqê de wê got jî di êrişê de tevaya endamên wê komê hatin kuştin duh li herêmekê 140 kilometran di nav erdê bakûra Iraqê de. Wezareta Berevaniya Tirkiye dibêje ew êrîş bi dronan hat encamdan. Li roja pênçşembûyê jî Wezareta Berevaniya Tirkiye gotibû ku wan êrîşe kiribû ser 16 armancên PKK li herêma Asos di Iraqê de.
لە بەغدا پێکدادان لە نێوان پۆلیسی دژ بە ئاژاوە و ئەو خۆپیشاندەرانە ڕوویدا کە بۆ یادی خۆپیشاندانەکانی ساڵی 2019 دژ بە گەندەڵی و بێکاری ئەنجام درابوو. چەندین هەزار کەس ڕۆژی شەمە لەسەر پردیە جمهوریە و دەوروبەری گردبوونەوە کە بەرەو ناوچەی سەوز دەڕوات و بە بربەستی کۆنکریتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە داخرابوو و گازی فرمێسک ڕژێنیان دژ بە خەڵکەکە بەکارهێنا. مرتەزا زەیدی چالاکوانێکی شاری بەغدای پایتەختی عێراق دەڵێت ئێمە سازش ناکەین و چۆک دانادەین بۆ ئەو گەندەڵانە و دەستبەرداری داواکانمان نابین بۆ دوورخستنەوەی هەموو ئەو گەندەڵانە. چەند خۆپیشاندەرێکیش دەستگیر کران و هەر لەوێش لەلایەن خۆبەخشەکانەوە چارەسەر بۆ بریندارەکان دەکرا و هەندێکیان بران بۆ نەخۆشخانە. پێشهاتن نوچنە پشتی دەرکەتناوان خۆپیشاندانان و هەروەسا ئایا نەڕازیبوونین لە ئیرانێ دێ چەندێک کاریگەری هەبە لەسەر ڕەوشە نافخۆی عێراق بمەڕە پێبێت دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر دڵشاد ئەم کاتت باش پێش ئەوەی باسی کاریگەری ئەم وەکو بڵێ ئەم خۆپیشاندانانەی ئێران بکەن لەسەر ڕەوشی ناوخۆی ئێران حەزم دەکرد بزانم ئایا دەمان بینی کە چەند ڕۆژی ڕابردووە چەند ئێریشێک بە درۆن کران سەر بنکەکانی حزبە کوردیەکانی ئێران لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا. ئایا باسی ئەوە دەکرێت کە سەرکردەکانیان بوونە ئارمانجییانە چووکە خۆمان دەزانێت کە ئێران مەبەستی ئێران سەرکردەکانیانە پێش ئەوەی کە بنکەکانیان بێ. دەخیل بێگومان ئەو با بڵێن موشکبارانکردنی بنکە و بارگاکانی حزبە کوردیەکانی ئێران ئەوانەی کە بوونە قوربانی زۆربیان پێشمەرگە و با بڵێن چەکداری ئەو حیزبانە بوون بە تایبەتی کە لە پردێ و لە کۆیە ئەوانە بوونە قوربانی. بەڵام هەندێک لەو حیزبانە پێشتر تا ڕادەیەک احتیاتیان ئامادەکاریان کردبوو بۆ ئەوەی کە لەلایەن ئێرانەوە هێرشەکرێتە سەریان بۆیە زیاتر لە دەرەوەی بارگاکانی نەمانەوە. بەڵام دیارە لە پردێ کە بارگای پارتی ئازادی کوردستانی لەوێ لەگەر سەنگەرەکانی پێشمەرگا بە تەنیشتیەکەون ئەوان چاوەڕوانی ئەوە نەبوون بەو شێوەیە هێرش بکرێتە سەر ئەو ناوچەیە بۆیە زیاتر قوربانی ئەوان زیاتر قوربانیاندا. بەڵام بە پێی ئەو زانیاریانەی کە ئێمە قسەمان لەگەڵ هەندێک لە قیادەکانی نەکردووە باس لەوە ئەکەن کە هەندێک زانیاریان پێگەیشتووە یاخود ئاگادار کراونەتەوە کە لە ئێستادا پلان و ئامادەکاریەکەیە بۆ ئەوەی کە سەرکردەکانی پارتە کوردیەکانی کوردستانی ئێران بکرێنە ئامانج و جاچی لە ڕێگەی هەر جۆرە ڕێگەیەک درۆن بێ یاخود خەڵکی ڕاستپێراوێن بۆ بنێردرێ بۆی بکرێنە ئامانج بۆی ئەوانەکرێ بڵێن لە ئێستادا با بڵێن ئامادەکاریان کردووە و لە جاران زیاتر خۆیان نەپارێزن و ئامادەکاریان کردووە بۆ ئەوەی لەلایەن با بڵێن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەستیان لێ بۆشێنرێ بە تایبەتیوان ئەو زانیاریانەیان لایەکە لە ئێستادا دوای ئەوەی کە پارتە کوردیەکان با بڵێن داوایان لە ناوچە کوردیەکانی ئێران کرد کەمان بگرن و بەدەم داواکاریەکانیانەوە هاتن ئێران زیاتر زوومی خستۆتە سەریان و پێیان وایە ئەمان دەستیان لەو خۆپیشاندان و با بڵێن ناڕزایەتیانی نێو ئێرانە هەیە بە تایبەت ناوچە کوردیەکان جوڵە نەرین بۆیە ئەمان لە ئێستادا زیاتر خۆیان ئامادەکردن. دڵشاد خستنە خواری درۆنێک کە دەوتری لای ئەمریکیان بوو ئەمە چ پەیامێک بوو؟ بێگومان هەر ئەو ڕۆژەی کە درا لە پارتە کوردیەکان ئەمریکایەکان ڕایانگەیان کە درۆنێکی کۆماری ئیسلامی ئێرانیان خستۆتە خوارەوە کە بەرەو ئێران بەرەو شاری هەولێر ڕۆیشتووە. دیارە ئەمە بەڕای چاودێران کە ئێمە قسەمان لەگەڵیان نەکردووە چەند پەیامێکی لە پشتەوەی ڕەنگە بۆ ئێرانەکان ئەو پەیامی لە پشتەوە بێ کە بیانەوێت چاو لەسەر کێشە ناوخۆیەکان لادەن یاخود با بڵێن بەو پەیامیەوە بدەن ئێرانەکان کە مەترسی دەرەکیان لەسرە. بەڵام ئەوەی کە هەیە چاودێران و بەرپرسان پێیان وایە ئەو کاری کە ئەمریکایەکان پێی هەستاون جۆرێکە لە پەیامدان بۆ ئێرانەکان بەوەی ئەوان تا ڕادێک ڕازی نابن لە بەردەوامیدان بۆ هێرش و با بڵێن سەربارەگای سەر هێزە کوردیەکان بۆیە وایە خوێندنەوە کامە پەیامێکی ئەمریکایەکانی لە مەودووە دەستەوەستان نابن. باشە دڵشاد بگەڕێنە بارە دۆ خەیران و پەیوەندی بە ئێرانەوە کە تا چەندێک ئاڵۆزیەکانی لەناو ئێران کە ئەمە زیاتر لە 2 هەفتەیە دەستیان پێ کردووە کاریگەریە بێ لەسەر ڕەوشی ناوخۆی عێراق.
دەخیر من کەمێک لەمە بەرقسەم لەگەڵ بەرپرسێکی عراقا کردووە گفتوگۆمان لەگەڵا کرد بۆ دەنگی ئەمریکا کە کەمێکی تر لەسەر وێبسایتی دەنگی ئەمریکا دەقی گفتوگۆکە بڵاوە بێتەوە ئاماژەی بەوە کرد کە با بڵێن ئێران و عراق ڕەبتێکی زۆریان پێکەوەیە بە تایبەتی جگەلەوەی کە دوو وڵاتی دراوسی یەکن لە هەمان کاتە لە ڕووی کولتوری و لە ڕووی مەزهەبیەوە بە تایبەتیوانی کە لە عراق ئێستا خۆپیشاندان ئەنجامەدەن زیاتر ناوچە شیعەکان ئەوان باس لەوەکەن ئەنجامدانی هەر جۆرە خۆپیشاندانێک لە ئێران بە شێوەیەک لە شێوەکان پاڵنەرە بۆ ئەوەی خۆپیشاندان و ناڕزایەتی لە ناو عراقشا سەر هەڵداوە لە عراقش بە هەمان شێوە بۆ ئێران هەروایە بۆ ئەوان باس لەوەکەن کە خۆپیشاندان و ناڕزایەتەکان ناو ئێران لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و هەتا لە ڕووی شەقامی شەوە کاریگەری لەسەر ناوخۆی عراقەیە بە تایبەتی ڕەنگە ئەگەر بێت و خۆپیشاندانەکان تونتر ببنەوە ڕەنگە تەنانەت گۆڕانکاری لە هەڵوێستی ڕەوتی سەدر و هەندێک لایانی ترا ڕووبدات کە پێشتر فشاری دەرەکیان لەسەر بووە بۆیە ئەوان جەختە سەرەوەکەنەوە بکە بە تەئکید هەم ئێران و هەم عراق جگەلەوەی کە دوو وڵاتی دراوسی یەکترین وە قوڵایی استراتیژی یەکترین لە هەمان کاتە هەر جۆرە ڕووداوێکی ئەمنی سیاسی کۆمەڵایەتی لە ئێرانە هەبێ کاریگەری لەسەر عراقە بێ و بە هەمان شێوەش چی لە عراقشا هەبێ ڕەنگە کاریگەری لەسەر ئێران هەبێ بۆیە هەموو چاوەکان ئێستا لەسەر ئاراستەی گۆڕانکاری و هاوکێشە سیاسەکان بۆی بزان کایە هاوکێشە سیاسەکانی عراق بەرەو چی ئاراستەیە کە ڕوا وەتا چەند عراقەکەوێتە ژێر کاریگەری ئەو گۆڕانکاری سیاسیانەوە. ئاماژەیەک هەیە کە خۆپیشاندنەکان بە تایبەتی بیرەوەری سێ ساڵی خۆپیشاندنەکانی تشرین بەردەوام بن لە ڕۆژانی داهاتوودا؟ بەرپرسانی عراق چاوەڕوانەکەن کە لە ناوەڕاستی ئەم مانگەدا جارێکی تر خۆپیشاندان و ناڕزایەتیەکان لە عراقا سەر هەڵداتەوە بە تایبەتی کە ساڵیادی خۆپیشاندانی تشرینیەکانە بەڵام دوێنێ تشرینەکان کاتێک کە هاتنە سەر جادە چاوەڕوانەکرا کە قەبارەی خۆپیشاندانەکەیان زۆر گەورە بێت بەڵام دوێنێ وەک پێویست نەبوو ئەمە بەرپرسانی عراقی گێڕنەوە بۆ ئەوەی کە سەدر نەیویستووە یاخود چاوی لەسەر ئەوە نەبووە کە خۆپیشاندانی تشرینیەکان ببێتە جێگرەوەی خۆپیشاندانی سەدریەکان بۆیە ڕەنگە ئەوان باس لەوەکەن ئەگەر هاوکێشە سیاسەکانی عراق ئەگەر سەدر و لایەنە شیعەکان نەگەنە ڕێکەوتن و ئەوان بەبێ ڕێکەوتن هەوڵی هەڵبژاردننی سەرۆکۆمار و ڕاستپاردنی کاندیدی سەرۆکۆزیرانی لایەنە شیعەکانی تر بدرێ ڕەنگە سەدر و تشرینیەکان جارێکی تر پێکەوە بگەڕێنەوە بۆ سەر شەقامەکان بۆیە ئەکرێ بڵێن خۆپیشاندان و ناڕزایەتیەکان سەر هەڵەدەنەوە یاخودنە ئەمە گرێدراوی هاوکێشە سیاسەکانی چەند ڕۆژی داهاتووی عراق بزان ئایا چوارچەوەی هەماهەنگی ئەوێ بێ سەدر حکوومەت پێک بهێنێ یاخود ئەگەڕێنەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ سەدر و بە ڕەزامەندی ئەو کاندیدێک بۆ پۆستی سەرۆکۆزیرانی عراق دەستنیشانەکەن. دڵشاد ئەنوەر پەیامەری دەنگی ئەمریکا لە کەرکووک زۆر سوپاس. زۆر سپاس بێوەش. دوحشەمێ بەڕەوانکاری سیامەک نەمازی ئەمریکی بە ئەسڵ ئیرانی و نزیکە 7 ساڵان لە ئیرانی زیندانکری بوو بە تاوانە جاسووسیە گوت دەستورژی ڕاهاتیەدان ji بۆ دەمێ هەفتەیەکێ زیندانە ئەڤین ئازاد ببە جودا ژێژی باوی باقر نەمازی کاربدەستێکی بەری نەتەوێنێ گرتی بوو و ئەوژی بتاوانە هەفکاریە بە حکومەتێن نەیاڕا هاتبوو تاوانبارکردن و گرتن ڕێکاویژی هاتیەدان ژی ئیرانی دەرکەوە ji بەرسەدەمین تەندروستی نەخویایە کە ئەگەر ئەف پێشهات نیشانێک بەژ بۆ ئازادکردنا بەیەک جاریە سیامەک نەزامیان ژی ئازادکردنا وڵاتیین دیên ئەمریکی لە ئیرانی گرتینە پشتیوان پێنگاوان ئاژانسا نوچەیان گوتیە ku وڵاتێکی هەرێمێ ناوبەری دنێڤەرە تەهران و واشنتنێدا کریە بەردەفکێ وەزارەتە دەرڤەیە ئەمریکیژی گوتیە ku ئەو gelek keyfxweş bû peyamê sekreterê giştî netewênî girtî dema gotî ku هەلانین یان بەندکردنا هەلایینە بەندکردنê hatiye ragihandin li ser Baqir Nemazî. دوحشەمێ ئوکرانیا گوت ku hêzên wê beref bajarê Lîman birêketin ew yek ji bajarên wê herêmekê bû ku Rûsya xistine nav sunûrên xwe da Serok Vladimir Zelenskî jî soz daye ku dê deverên dî jî vegerîne ji kontrola hêzên welatê xwe. Vegerandina kontrola Ukrayna li ser Lîman yekem serketina mezina hêzên Ukrayna bû li herêmê ku li wan herêman ku Kremlin iddia dike erdê wêne û dê berrevaniyê ji wan herêman bike. Wezareta Berrevaniya Ukrayna ragihand ku hêzên wê ketina Lîman li rojhilatê Donetsk
پشتی کو لشکری کیف گوتی وان چند هزار سربازی روسی دور پیچ کرنا وزارت بروانیا اوکراینیا ویدیو وشاندنا نشان دادن کو سربازی اوکراینیا آلاین وڵاتی خوا لچند وان دەڤەران بلند کرنا. لەگەڵ دۆخی چەقبەستووی داگیرکاریەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا گرژەکان لە سەرانسەری کۆمەڵگەکانی رووسیادا سەریان هەڵداوە دەنگە ناڕەزایەتەکان سەر هەڵدەدەن سەرڕای سەرکوتکردنەکان لەلایەن حکوومەتەوە. شاری سان پیتسبرگ کە ناوەندێکی دژایەتی جەنگە دیسان لە پێشەنگی نائارامەکانی هاوڵاتیاندایە. هێنری ڕجوێڵی دەنگی ئەمریکا ئەم راپۆرتی ئامادە کردووە. بۆ چەندان ساڵە ئەندامانی ئۆپۆزیسیۆنی ئەنجومەنی شاری پیترسبرگ لە رووسیا لەم ڕێستورانی پیزایەدا کۆدەبنەوە لەبەرەوەی دەسەڵاتداران ڕێگەیان پێنادەن بچنە نێو پەرلەمانەوە. لەم هەفتانەی دواییدا ئەم گروپە بچووکە لە یاسادانەران سیاسەتی رووسیایان هەژاند بە پێشکەشکردنی سکاڵانامەیەکی فەرمی بۆ لێپێچینەوە لە ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا. ئێمە بەکارهێنانی وتارێکی نوێمان هەڵبژارد. ئێمە پەرلەمانتارانی لیبراڵین و هەتا ئێستا زۆر نیگەرانی مەسەلەکانی کۆمەڵایەتین. لەم سکاڵانامەیەدا بۆ لابردنی پوتین لە دەسەڵات ئێمە سەنگ دەخەینە سەرە و ڕاستی کە پوتین زیانی گەورەی بە فیدراسیۆنی رووسی گەیاندووە نەک بە دەوڵەتێکی دیکە بەڵکو بە هاوڵاتیانی وڵاتەکەمان. پێیان بۆ لابردنی پوتین لە دەسەڵات لەسەر بنەمای بڕوایان بەوەی کە جەنگ لە ئۆکرانیا ئەوەی پوتین بە هەڵمەتێکی تایبەتی لەشکری ناوی دەبات ئەوە پرۆژەیەکی خودی سەرۆکی رووسیە. من قەناعەتم هەیە بەوەی ئەگەر سەرۆک پوتین واز لە دەسەڵات بهێنێت ئەوە ئەم کردە تایبەتە لەشکریە لە ئۆکرانیا بەردەوام نابێت. ئەم یاسا دانەرانی ئۆپۆزیسیۆن لە ئێستادا غەرامە کراون و بە تۆمەتەکانی زیاتری تاوانکاری کە پێدەچێت ڕوبەڕووی ببنەوە ڕازی دەبن. خەڵکێکی زۆر مەترسیان هەیە لەوەی کە ڕەنگە ئێمە تووشی کێشە ببین بەڵام دەبێت کەسانێک شتێک بکەن و دەسەوەستان نەبن. سکاڵانامەکە گوڕیشی بە کۆمەڵگەی مەدەنی لە سەینت پیترسبرگ داوە کە بە ئاشکرا بەرهەڵستی بکەن. لەم بارە بچووکەدا لە شاری سەینت پیترسبرگ شاعیرانی لاو گردەبنەوە بۆ خوێندنەوەی هۆنراوەکان کە ڕەخنە لە جەنگەکەی پوتین لە ئۆکرانیا دەگرن. ئازایەتی بیرمەندان ئەوانەی دش بە جەنگ ڕادەوەستن هیوە بە خەڵک دەبەخشێتەوە گوڕوتین و هێز بۆ درێژەدان بەخەباتیش. کەسانێکی زۆر هەتا ئەمڕۆ بێدەنگیان هەڵبژاردووە بەڵام ڕەنگە ئەوە بگۆڕێت لەبەرەوەی ئێمە ئاگداری هەواڵەکانین هاوکات ئەوەش کاتی پێدەچێت. مەترسێکی هەمیشەیی لە ئارادا هەیە کە ئەم کارانە جا گرنگ نییە چەند بچووک بێت ببێتە مای دەستگیرکردن. ترس کاریگەری دەکاتە سەر هەموو کەسێک جا ئەوە کاردانەوەیەکی ئاساییە تەنها کەسانی گەمژە و ئەلێکسی ناڤاڵنی ڕابەری ئۆپۆزیسیۆنی سیاسی ناترسن بەڵێ من ناڤاڵنی نیم و هەروەها گەمژەش نیم کەواتە بەڵێ من دەترسم. داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن پوتنەوە نەک هەرتەنها ئاسایشی جیهانی سەر و ژێر کرد بەڵکو رووسیای نقمی ناسەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی کردووە هاوکات پێشبینیکردنی دەرئەنجامەکانی کارێکی سەختە بە ملیۆنەها لە گەنجانی رووسی ڕوبەڕووی ئایندەیەکی نادیار دەبنەوە. بۆ هێنری ڕێچوەڵ سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. 174 کەس مرن و 180 دیژی بریندار بوون لە قەرەباڵغەکە ستادیۆمێکا تۆپا پێدا لە ئیندونیسیا پشتی پۆلیسان هەوڵا کۆنتڕۆلکردنا توندوتیژیان دای پشتی وێ یاریە کار بەدەستان گازا ڕۆندک ڕێژ بەردا پشتەوانên دو تîmên فوتبۆلê li demê dawiya yariyê wan got jî ku li yarîgeheka herî mezina welatî li Malang rojhilata cava 170 kes mirin di demekî piştî nîvroya îro ekşemê da piştî ew qelebalix û tundûtîjî peyda bûn û polîsa hewl dayî ku kontrola wê qelebalixê bikin. و دەخیل بە پێی دوایین زانیاریەکان بە پێی هەواڵەکان ئێستا فڕۆکەی بێفڕۆکەوانی سوپای پاسدارانی ئێران ناوچە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستانی عێراق و ئێران بردومان دەکەن ئەوەش بریتین لە بەرزایەکانی سەقەر بربەزێن و سەقەر لەوێدا بردومانانە دەکرێت. هەلبەت مەسەلا ئیرانی هێرۆز باوەڕ ناکەم وان ڕۆژاک و ئارامی چێ بە تایبەتجی ئەف خۆنیشاندان بەردەوام دیار چوو نیشانژی نینن
کو ئەو خۆپیشاندان دناف ئیرانی داوێ بێن ڕاوەستاندن لە دەمێکی کو لە دەرڤەی ئیرانیژی لە سەرانسەری جیهانی پشتەوانی لوانتی کردن کو ئەوەژی هاندانەکە ji بۆ ku خانمên ئیرانی بتایبەت کو niha rolekî gelkî mezin dibînin divan xۆپیشandana da û daxwaza mafên xwe û azadiya xwe dikin lê wesa diyare ku ew rûdan yanî helbêguman jî wê ew êrişçiyê bin û wê karîgerî hebe li ser rûşa Iraqê li ser rûşa Herêma Kurdistana Iraqê em jî dê berdewam rûmala wan pêşhata bikin bêguman. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنمەکانی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ ڕێز و خۆشەویستی من هێرۆ زەنگەنە و هاوکارم دەخیل شەمۆ سپاس کە لەگەڵماندا بوون هەتا ئێستا کاتێکی خۆش. خدا حافظ.